پێنج لایەنە سەرچەکەی هەرێم لەسەر پرسی سەرۆکاتی ڕێک نەکەوتون، بەڵام چوار لایەنیان خەریکە لەسەر ئەو ڕێک دەکەون پێکەوە بایکۆتی کۆبوونەوەی پێنج قۆڵی بکەن بەپێی زانیاریەکانی NRT کە لەسەر چاوێکی تایبەت بەخۆی دەستی کەوتووە بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانی و کۆمەڵی ئیسلامی پێش کۆبوونەوە پێنج قۆڵیەکەی یەکشەمەی ڕابردوو بەنیازی ئەوە بوون بەشداری کۆبوونەوەکە نەکەن، بەڵام دواتر بڕیاریان داوە بەشداری بکەن و دوای کۆبوونەوەکەش ڕوونکردنەوەیەک بڵاو بکەنەوە. ڕۆژێک دوای کۆبوونەوەکە بەرپرسانی کۆمەڵی ئیسلامی دەڵێن دەبێت ئەم کۆبوونەوانە کۆتایی پێبێت. بە شەش کۆبوونەوە نەگەشتونەتە نەتیجە ئەم کۆبوونەوانە دەبێت کۆتاییان پێبێ و تاکەی یعنی لە شەش کۆبوونەوە خاڵی جەوهری باز نەکرابێ. ئەم جارە کۆبوونەوەی شەشەمە تەنها قسە لەسەرەوە بکرابێت لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە با قسە بە یەکتر نەوترێ. ئەمە خۆی لە خۆیان نەگەیشتنە بە ئەنجام، بەڵام بۆ ئەوەیە کە جەماوەر بێ ئومێد نەکرێ. ئەگەر نا کۆبوونەوەی شەشەم هیچ خاڵێکی ئیجابی نەهێناوەتە پێشەوە تاکوونەی کۆبوونەوەکان ئومێد بەخش بن بۆ ئەوەی بتوانین بیکەینە حەوتەم هەشتم. لەسەر کشانەوە لە کۆبوونەوەی پێنج لایەنەکە یەکگرتووی ئیسلامی کوردستان بە فەرمی ڕایگەیان کشانەوە یەکێکە لە بژاردەکانیان. محەممەد ئەحمەد یاریدەدەری ئامینداری گشتی یەکگرتوو بە NRT ڕاگەیان ئەگەر کۆبوونەوەکان لە پێناو کۆبوونەوە ئەنجام بدرێن و گەشتن بە سازان دوور بێت ئەوە یەکگرتوو بەشداری لە کۆبوونەوە پێنج قۆڵیەکان ناکاتەوە و دواتر هەڵوێستی خۆی بۆ ڕای گشتی ڕوون دەکاتەوە. پارتی دیموکراتی کوردستان کە لە کۆبوونەوە پێنج قۆڵیەکاندا بەتەنها بەرێکە بەرامبەر گۆڕان و یەکێتی و یەکگرتوو کۆمەڵ ئێستا بەرپرسەکانی دەڵێن کۆبوونەوەکان چەند بەردەوام بن باشترە و پارتیش زیاتر لە پێشنیازێکی بۆ لایەنەکان خستووەتە ڕوو. سیستمی پەرلەمانی ئەوە ئێمەش بووین کە داوامان کردووە لە کاتێک ئەگەر ئەوان ئاعتراف بەوە ناکەن کە ئێمە باسی سیستمی پەرلەمانیمان کردووە بڕوامان پێبووەوە پێشتر تەسبیتمان کردووە کەواتەوە ئێمە خاڵێکی ئەوانمان قبوڵ کرد. خاڵی دووەمیان دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم ئێمە هەموو کاتێک ئامادەیمان نیشانداوە بۆ ئەوەی کە ئامادەین بۆ گفتوگۆکردن لەسەر دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم. چەند کۆبوونەوەکان درێژیان هەبێ هەر باشترە لەوەی کە ئێمە بگەین ببن بەست. ئایا بەدیل چییە؟ ئەگەر سازان نەبێ بەدیلی کەمان چی هەیە؟ تەمەنی کۆبوونەوەی پێنج لایەنە سیاسیەکە لەسەر پرسی سەرۆکاتی هەرێم 12 ڕۆژە و لەو ماوەیەشدا 6 کۆبوونەوەیان ئەنجام داوە، بەڵام تا ئێستا تەنها لەسەر چەند دەسەڵاتێکی پرۆتۆکۆلی سەرۆکی هەرێم ڕێککەوتون و لەسەر دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم وەک فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان و شێوازی هەڵبژاردننی سەرۆکی هەرێم ڕێک نەکەوتون. باشداربووانی گۆڕان و یەکێتی لە کۆبوونەوەی شەشەمی پێنج لایەنەکە دەڵێن ئەو پێشنیازانی کە فواد حوسێن لە دوای کۆبوونەوەکە باسی کردووە پێشنیازی پارتی بووە نەک پێنج لایەنەکە. ئێرە شوێنی کۆبوونەوەی پێنج لایەنە سیاسیەکەی هەرێم بوو لە سلێمانی. لێرەوە بڕیاریاندا کۆبوونەوەکانیان بەردەوام بێ، بەڵام ڕەنگە لەمە دووە پێکهاتەی کۆبوونەوەکان و شوێنی کۆبوونەوەکانیش گۆڕانکاری بەسەدا بێت، چونکە ئەگەر چوار لایەنەکە کۆبوونەوەکان بایکۆت بکەن ئەوە کۆبوونەوەی دوو قۆڵی و سێ قۆڵی و یەک قۆڵیش لە بارەگە حیزبەکان بەڕێوە دەچێت. هێمن مەحموود NRT سلێمانی.